بۆ ئەوەڵین بارەکە کە ئەو فستیواڵە یاد لە هونەرمەندێکی گەورە مامۆستا ڕسووی نادر گیراوە لە مەهاباد. جا ئێمەش ئینشەڵڵا چاو لێ دەکەین لە هەموو لایەک پەدا پشتیوان بێ، ئێمەش ئەو کارە بەڕێوە دەبین ئینشەڵڵا. هەڵبەتە بە زیندوی ئەو ڕێزەمان لێ بگرن هەتا زیندوین باشترە. ڕێژ و سەڵام و عەرز و ئەدەبم هەست لە خمەت ئەم جەماعەتی مەهاباتە. ئەو زەحمەتیانە کێشاوە هاتینە سە ئێرە ئیفتیخارە بۆ ئێمە. ئەوەڵین جەلسەیەکە لە جێگای ئاوا خۆش و باسەفا و هونەرپەروەر بەشداریم کردووە. فوق العادە جالب بوو، کارێکی زۆر ڕێک و پێک بوو، دەستیان نێشێ. ئەوانە داهاتووی من، ئەوانە ئومیدمان دەدەنێ بە زیندەجی بە داهاتوو. قالك كيف ما هاتي ومتعدين الناف ملتي خو دهو كيجي بلدي ما وبلدك خشة ومرفرها أهل ويجي قلت باشنو زي مروف اللي مظنبي واللي رابي واللي هاتي شوي فرق قال مثلا شما سوكي أزب خد تنشي بشم مثلا بيجم تاكسي دي من فلان دري مدينة از شيء مثلا روجي خد بعدي شم مزقفتي اللي بيجا خك بل أربيلي مناتش هم خلقی دوی که گلک بیتی وی بوی نف مالا بیت وگره جا پاری کاریا کمپانیا کارو ریو بریا گشتی جاودریا جواکی و دکتر شرزاد یه کاری کار بکنم به مال وکین و اف مالا هر نه مالا که اهلیه مالا که حکومیه یا میریه و فرمان بر میتین مثلا هر فرمان برد دیوان وزارت کار برد کمالاتینه و ما هناك فرمان برد هین عقد کو خدمت بو وطن عمرا بکن. وامان بۆ باشزانی قوتابی خۆشەویستانە کاڵی بۆ وەرداش دروستکەن دوور بن لە کاری تەقلیدی و دووبارە ئیشکردنەوەی تەقلیدی و ڕاستە کەسایەتێکی ناسراوە لە ناو ڕواندز لەوانەیە لە دەرەوەی ناوچەی ڕواندز و بەڵام خۆشەویستی وەرداش و خۆشەویستی بۆ شار و هاوڵاتیانی ناوچەی ڕواندز وای کردووە کە کاکە وەرداش مەحەبەتێکی جوان و خۆشەویستی هەبی. هەستێکی زۆر خۆشمان هەیە کە پەیکەری وەرداشن دروست کردێ لەگەڵ کاک ئازاد لەبەر ئەوەش ئەوەمان هەڵبژات کە کەسایەتیەکی ناوداری هەیە لە شار ڕەواندز وە کەسێکی خۆشەویستیشە لەناو هەموو خەڵک جێگای خۆی کردوتەوە و هەروەها سمەیەکی جوانیشی بە شارەکەمی بەخشە لەبەر ئەوەی هەستێکی وای هەیە کە زۆر بە هەست بە خاوێنی دەکات